لە سعات پێنجی بەیانیەوە ئێمە خەریکی پاکردنەوەی خۆڵ و خاشاکین. هاوڵاتیان بۆ نمونە ئەگەر بێنەوە بچنە دەرەوە هەرچی مەسەلەن بۆ نمونە بەکارهێنن ئەو شتانەی کە بەکارهێنن حەزەکی فڕێنێنە سەر شەقامەکە بۆ نمونە حاوێ مادانە بیکرد ناو حاوێەوە. ئێمە تقریباً 12 تیم بووین لە 3 شوێنە ئیشمان کردووە بۆ نمونە شەقامی سالم، دەروازە، محافەزە، شەسی بەگشتی. تا ئێستا ئێمە لە بەیانیەوە 6 سیارەمان حازر بووە، هەموو سیارەیەک نزیکی 6 تۆنی بار کردووە. بەڕاستی کاتێک کە هاتمە ئێرە ڕاستە ژینگە پارێزەکان ئەرک و مادووبوونیان کێشاوە ئێران پاکردێتەوەنێ، بەڵام بەجددی ئەمە کاری ژینگە پارێزی نییە، بێدانیشێ پاشماوەی ئێمە لە هەش بۆ نویا دەکا بێ پاکی کاتەوەنێ. ئێمە لە ساڵی تازاین، ساڵی 2023 ئەگەر ئەم ساڵە نەبێتە هۆی گۆڕانکاری لە ژیان و کار و بەرنامەی ئێمەیە ساڵی نوێ هیچ نرخێکی نییە، بۆیە تکات لە هەموو بەڕێزەیەکەم هەموو هاونیشتمانێکەکەم کاتێک کەیەتە ناو ژینگەوە بای ئەوە نرخ بۆ ژینگە پارێزێک دابنە کە لێرەیە پیاوەپیرێک یا کوڕێکی گەنجێک بە موچەیەکی کەم ئێرە پاکاتەوە. تکاتان لێ یەکەم یعنی تکایەکی برایانە لێرە ژینگە پێویستی بە هەمومان هەیە، بە یەک دەست ناکرێت، بە یەک کەس ناکرێت، دەستە جەمعیە بێ هاوکاری ئەم کەسانە بین. ئەو کەسانە تەنیاوە نییە مافی ئێمە یعنی دانیشە ژینگەکان وە پیسکەوێنەوە ئەوان پاکیکەنەوە، بۆیە گرنگە ساڵی نوێ ساڵی گۆڕانکاری و بەرجەسەکردن بێت لە کار و ژیانماندا. یعنی حکومداری وڵاتەکەش لەگەشتە ئاسێ یعنی تاگوا لێ بکات کە ژینگە بپارێزێت. لەم لەولا بەرنامەیان لە سەرەکرێتەوە، بەڵام بەرنامەیەکی گشتگیری هەفتانە نییە بۆ ئەوەی خەڵک هۆشیار کاتەوە کە بزانێ لەم ژینگەیە چی ئەگوزارێ.